گوندەکانی سنووری ناحەی قۆرەت و لە بناری شاخی بێشکان یەکێکی ترە لەو ناوچانەی سەر بە ئیدارەی گەرمیان کە لە بوومە لەرزەکەی هەفتەی ڕابردوو زیانی زۆری بەرکەوتووە. ڕووخانی خانوو لە ناوچوونی ئاژەڵ و ڕەشەوڵاخ لەو زیانانن کە لێرە تۆمار کراوە. نزیکەی 15 تا 20 ماڵ یەکجاری ئەوە گەلە خان و پێویستیمان پێ بۆ ڕوخیا هیچی نەماوە ئیشەوەی حالەی زمسانە پەلەمانە لە ئیشەکە حەزەکەن هاوکاریمان بکرێ و سپاس ئیدارەی گەرمیان و مدیر ناحەی قۆرەتەوەکەین هاتنە سەردانمان کرد شتەکان بەچاو خۆیان بیناوە و خەڵکەکەی زۆر محتاجە و زۆر زەروریە. یعنی حاڵاتەکەیش وەک زمسانەکەیە یعنی تەنانەتی زۆر ناڕەحەتە بەڕاستی. ئێستا گەرەکمان ئەم شۆنم ماوە خاستکەینەوە هیلاکیە زۆری پێوە دیارە چکەوە ئاسان ناکرێم شتە ئەرە وڵای یارمەتیەکمان گەرەکە لێ بزانین چۆن بێ هاوکاری بکرێن ئاوایی لەبەر ئەم شۆن و ماوە خاستکرێتەوە. بە پێی لێدوانی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان سەرۆکایەتی حکوومەت ڕایسپاردوون بە شێوەی مەیدانی ناوچە زیان لێکەوتوەکان بەسەر بکەنەوە بۆ ئەوەی بزاندرێت چۆن قەرەبووی هاوڵاتیان بکرێتەوە. ڕاشی گەیان ئەوان بە دوو قۆناغ خواستی خەڵکی زیان لێکەوت و جێبەجێ دەکەن و هەنگاوەکانیشیان دەستی پێکردووە. بە دوو جۆر قەرەبووی دەکرێتەوە. قەرەبوویە کە قەرەبوویەکی پەلە و ئانیە کە سلفەیەکیان خستە بەردەستی ئێمە بۆ چاکردنەوەی تۆڕی ئاو کارەبا خوێنگاکان بۆ ئەوەی خوێندن پەکی نەکەوێ مناڵەکانی خۆمان بێبەش نەبن لە زانست و فێربوون. ئەوە گەیشتەوە ئێستا تیمەکانمان خەریکن لە سەرتەکەوە بۆ مەیدان و بۆ قۆرەت و بۆ کەلار و قەرەبووی دووهەم قەرەبووی زەرەرزیانی هاوڵاتیانە. لوجنەکانمان لە مەیدانەوە بۆ قۆرەت و بۆ کەلار و بۆ ڕزگاری ئیشی خۆیان کردووە. زۆربەی زەرەرەکانیش ماڵیە الحەمدولیلا زەرەری گیانی کەمی تیادا بووە. ئەو 9 ماڵەی کەوا ئێمە کردومانە لیژنەکانمان تەخمینیان بۆ کردووە زیاد لە 370 میلیۆن دینار زەرەر بەر هاوڵاتیانی ئەم سنوورە کەوتووە. بێگومان لەگەڵ ئەوەشای ئێمە ئەم ماڵانە کەوا زەرەرێن پێگەیشتووە ئێستاکە زۆربەی ئەو لادیانی کەوا تووشی زەرەر و زیانێکە بوونە وەرەوە بوومە لەرزەکە بەریان کەوتووە. ئەو لادیانە ئێستا بە شەوان لە دەرەوە ئەخەون. سنووری ناحەی قۆرەت و 7 گوند لە خۆگرێت و 100 خانووی ئەو گوندانش بەرزیانەکانی بوومە لەرزە کەوتووە. دانیشتوانەکانیشیان ژیان لە ناو خێمەدا بەسەر دەبن. مەترسیەکانی باران بارینیش ناچاری کردوون دەست بە چاکردنەوەی خانوە ڕووخاوەکانیان بکەن. شاخوان محەممەد، کورسات نیوز، قۆرەت و